لا وێری کاولۆکانین ئەمڕۆ تیمەکانی بەرگری شارستانی هەرێم لەگەڵ تیمێکی ڕاهێنەرانی فەڕەنسی لێرەن لەم وێرە ئەم تیمەیکە لە فەڕەنساوە هاتووە لێرە ڕاهێنان و مەشق و ڕاهێنان بە تیمەکانی بەرگری شارستانی دەکات بەمەبەستیەوەی کە لە کاتی کەسێکە ئەخینشە چۆن بتوانن بە زووی تەرمەکەی بێنە دەرەوە چۆنیەتی ڕزگارکردنی هاوڵاتیان لە کاتێەوەی کە دەکەونە ڕووبارەکان. من بۆ زانیاری زیاتر گفتوگۆ لەگەڵ کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆرانەکەم. کاروان سڵاوتان لێبێ، هاتنی ئەو تیمە تا چەند کاریگەریە بێت لەسەر بەرەو پێشچوونی ئاستی تیمەکانی بەرگری شارستانی وە چەند تیم ئەمڕۆ لێرە بەشدارن، تیمی چ شارێک هاتون لێرە ڕاهێنانەکەن؟ بەڵێ بەناوی پەروەردگار هەڵبەت وەک بینیتان ئەمە پۆلێک لە کارمەندان و کارکتەرەکانی بەرگری شارستانە لە تیمەکانی ئاو ژێر ئاو ئەمانە لە کۆی بەڕێوەبەراتیەکانمان هەم مەلەوانەکان هەم غەواسەکان هاتنیان کردو بەشدارن لەم خولە بەبێ جیاکاری هیچ بەڕێوەبەراتی هەموویان بەشدارن. بۆ ئێمە جێگای دڵخۆشیە سنتەرێکی مەشق و ڕاهێنان لە سنووری خۆمانە کە ئێمە هەڵساوین بە ئەنجامدان و سازکردنی و هەمووی ئەمانە کە لە جوگرافیا جیاوازەوە هاتوون بۆ پرۆسەی شارەزاکردنی ئەزمموی تازەگەری بە سیستەمی فەڕەنسیەمانە. ئەمە کۆمەڵێ مدەڕیبی زۆر باشن ڕاهێنەری نێودەوڵەتین لەگەڵ پۆلێک لە ڕاهێنەرەکانی خۆمان کە بەشداریان کردبوو دوو مانگونی و بەر لە ئێستا و بۆ ئێمە جێگای دڵخۆشی بوو دوو کارکتەرمان بەشدار بوو مەلەوانی باش و هاتنەوەکو ڕاهێنەر ئێستا لەگەڵ یان ناکارەکەن. ئەم خولانە بەردەوامیانە بێ و هەر خولێک بۆ 5 ڕۆژ ماوەیەکی دوور و درێژ کورت کراوەتەوە لە 5 ڕۆژ مەنهەجێکی زیاد و زۆرتر لەوێدا شوێنی بۆ کراوەتەوە بە کەڵک وەرگتن لەم ئەزمموی ئەوان و لە زانیاریە تازەگەریەکانیان لەو کەرەسە و پێتاک وەسایلانەی هەیەە و لەو تەکنەلۆژیایی بەدەستیانەوەی و لەو تەکنیکانی کە خۆیان کاری پێکرێن بە شێوەیەکی ژیری و لۆژیکی خۆیانە ومانە ڕادێنن. ئێمە بە سیستەمی بریتانی شەکەین پێشووترا و ئەمە تێکەڵەیە کە باشە بۆ هەر وڵاتێک وە کەڵکی بێ ئێمە لە ڕێگەی ڕاهێنەرەکان و استفادەکەین و بۆەوەی کە بتوانین لە داهاتوودا لە پرۆسەی قازیەکانی ئاو و لافاوی و زایدەن لەگەڵ شاخە چۆنیەتی و هونەری هەڵسوکەوتکردن و شارەزابوون، چۆنیەتی ڕەفتارکردن، چۆنیەتی شێوازی پرۆسەی چاکترین ڕزگاکردنەکان بە دەمەوچوونی قوربانیەکان هەموو ئەمانەی تیادایە و جێگای دڵخۆشیە بۆ ئێمە. چەند کارمەند ئەمڕۆ لێرە ڕاهێنانیان پێکەوە چەند ڕاهێنەر بەشدارن؟ ئەم ستافە 19 کەسە 12 قوتابیە 7یان مدەڕیبە.